هۆی ڕاستی بێ بکشێنەوە ینی چونکە شەڕەکە لە کۆتاییە هەرەی بن. ئەگەر بە تەواوەتی هێرش بێتە سەری و مەسەلەن بیانەوێ و شەڕبارانە دوور بکەنەوە چی هێزێک بەکارهێنن؟ ئەو هێزانەی کە لە حەلەب بەکاریان هێنا وەکو باسیمان کرد فرقەی 16 و 1970 و 80 ئەم هێزانە زەرەریان پێگەیشتووە. ساکە لەو ناوچەیانی عادەی تەنزیمەکەنەوە بەڵام چاوەڕێی هێزی تریانە کە پێیان بگاتن. هەبێت چاوەڕێی هێزی تر بکەن چونکە هاسەدا لە دێرحافر شەڕێکی سەیرەکاتن. هۆی ڕاستی بێ بکشێنەوە ینی چونکە شەڕەکە لە کۆتاییە هەرەی بن. تۆ وەکو باسمان کردووە بەرامبەر بە دوو دەوڵەت شەڕەکەی سووریا تورکیا اینجا لە ناوەڕاست مەلیشیاتی جەبهەت النوسرە و تەنزیمی قاعیدەی کۆن و داعش و ئەوانە لەبەرەوە چاوەڕێی هێزیانە کە پەلاماری ئەو ناوچەیە بدەن کاتیشی دیار نییە دەقە و سەعاتی نییە هێزەکان گەی عادەی تەنزیم کرا یەکسەر هێڕشە بە نەسەری و شەڕ دەست پێکاتەوە بەڵێ.